سڵاوم کاتەوە هەموو کاتێکتان شاد بەختەوە بێت. جارێکتر بەخێر بێنەوە بۆ کورد کۆنەکشنی ئەمڕۆمان کە لە کەناڵی NRT شەوە پێشکەشتان دەکرێت. کاتژمێر 8 بەیانیە لێرە لە واشنگتن. من هێرۆ زەنگەنە و هاوکارم دەخیلی شەمۆ ئەم بەرنامێتان پێشکەش دەکەین. بسڵاوین گەرم دە بەرنەما ئیرۆدا وەزارەتە دادی 40 کەس داخوازکردنە ji bo lêkolîniyê li ser hewlên serokî berê û alîkarên wî ji bo guhartina encamên hilbijartinên 2020. Yasayek nû li Encûmenê Sînatorên Emerîkiyê ji bo rêxistina mafên hevjîniyê û em ê berê xwe bidin pêşhatên şerê Ukraynayê jî. لەم بەرنامەیەدا و توێژەکان بۆ زیندووکردنەوەی ڕێککەوتنی ناوکیش تاوتوێ دەکرێت. وەزارەتە دادەیە ئەمریکا فەرماندایە 40 کەسان هەتا ئامادەی لێکۆلینان بن سەبارەت هەوڵên serokê berê Amerîka Donald Trump û alîkarên wî ji bo guhartina encamên hilbijartinên serokatiya 2020 duşembeyê. Rojnameya New York Times ragihandiye ku Boris Epstein ڕاوێژکارێ Trump ji bo demek dirêj û Michael Roman danerê stratîjiya kampêna hilbijartinên wî dikevine ber lêkolînan û dest bi sertelefonên wan de hatiye girtin li heftiya borî. Her wisa Dan Scavino rêveberê sosyal medyayê Trump jî di nav wan kesan de ye ku lêkolîn digel wan tê kirin digel jimareka dî jî. Daxwazkirina wan ji bo wergirtina zanyariyan li ser hewlên neserketiyên serokêberê û alîkarên wî ji bo guhartina encamên hilbijartinên 2020 yên serokatiya Amerîka bi rêka şandina lîsteyên alternatîvên sexteyên encamên hilbijartinên çend wîlayetan. Ew lêkolîn dîsan berê xwe dide êrişên piştevanên Trump li 6 mehayek li 2021 li ser Kongresa Amerîkî. هەر سەبارەت بە دوایین پەرسەندنەکان لەسەر لێکۆڵینەوەکانی کە دەکرێن و بڕیاری دادگا بۆ دانانی کەسێکی سەربەخۆ بۆ هەڵسەنگاندنی ئەو بەڵگەنامانەی کە لە ماڵی سەرۆکی پێشوو دانەڵد ترامپ لەلایەن FBI-ەوە دەستی بەسەرداگیرا بوو دەچینە لای هاوکارمان بەڵێن ساڵح. بەڵێنم کاتت باش لەگەڵ پەرسەندنەکانی ئەم دۆسێدا بڕیاری دادگا بە کۆگەیش سەبارەت بە دانانی کەسێکی سەربەخۆ بۆ هەڵسەنگاندنی ئەو بەڵگەنامانی کە دەستیان بەسەرداگیراوە. هێرۆ تا ئێستا دادگا هیچ بڕیارێکی نەداوە لەسەر ئەوەی کێ هەڵسەنگاندن و پێداچوونەوە بۆ بەڵگەنامانەدا دەکا کە لە ماڵەکەی سەرۆکی پێشووی ئەمریکا لە ستانی فلۆریدا دەستیان بەسەردا گیرا. تیمەکەی دانەڵد ترامپ واتە تیمە یاساییەکەی لە ئێستادا کە ینی وەکو بڵێ کارێکی زۆر سەرسەختانە دەکا تاکو ئاڕاستەی دۆسیەکە بگۆڕێ وەکو دۆسەیەکی هەم یاسایی گەورە سیر نەکرێەوە هەم وەک دۆسەیەکی سیاسیش سیر نەکرێ بەڵکو جەخت دەکاتەوە لەوەی کە ئەوەی ڕوویداوە لەسەر ئەو بەڵگەنامانە تەنها دۆسەیەکە پەیوەندی هەیە بە هەڵگرتنی ئەو بەڵگەنامانە لە لای یاخو لە ماڵەکەی سەرۆک ترامپدا. ئەمە بێجگەلەوە کە جەخت دەکاتەوە لەوەی پێویستە دادوەر بڕیارەکەی خۆی جێبەجێ بکات بۆ دانانی ئەو کەسە وەکو دەزانین هەتا ئێستا هەم وەزارەتی داد لەلایەک و هەم تیمە یاساییەکەی دانەڵد ترامپ لیستی ناویان خستۆتە بەردەم دادگا بەڵام تا ئێستا یەکلایی نەبووتەوە. بێژگە لەوە ینی هەوڵێکی ئێجگار زۆریش ئەدەن تاکو بیسەلمێنن ئەو بەڵگەنامانە کە هەڵگیراون هیچ مەترسیەکی نەبووە لەسەر ئاسایشی نیشتیمانی ئەمریکا یان دروستتر با بڵین دەیانەوێ لە ئاستی ئەو ڕوانینە کەم بکەنەوە کە دەڵێ مەترسی زۆر هەیە. بەڵێن باس لەوەش دەکرێت کە وەزارەتی داد جارێکی تریش هەوڵەکانی خۆشی چڕتر کردوتەوە لە دۆسەی لێکۆڵینەوەی ڕووداوەکەی ڕۆژی 6 مانگی یەکی ساڵی 2021دا. بەڵێ ئێستا وەزارەتی داد زیاتر وەکو بڵێ هەوڵەکانی خۆی لەوەدا چڕ کردوێتەوە گەورەتری کردوون فراوانتری کردوون ئەوەی بانگێشتکردنی کاربەدەستانی پێشووی
بەڕێبەرایەتی یاخۆ با بڵین بەڕێبەرایەتیەکەی دانەڵد ترامپ بۆ لێکۆڵینەوە و لێپێچینەوەکردن هەروەکو لە هەواڵەکەشدا گوێمان لێبوو دەست بە سەرداگرتنی دوو تەلەفۆنی دوو گەورە ڕاوێژکاری دانەڵد ترامپ ئەمە بە پەرەسەندنێکی ئێجگار گەورە دادەنرێ بە تایبەتی لەو ڕوانگەیەوەی ئەو دوو گەورە ڕاوێژکارە بەشێک بوون لەو هەوڵانەی کە دانەڵد ترامپ دەیدا بۆ هەڵوەشاندنەوەی ئەنجامەکانی هەڵبژاردنە سەرۆکایەتیەکەی ساڵی 2020 ئەوەش بوو لە کۆتاییدا وەکو بینیمان هەوڵەکان هیچیان سەریان نەگرت هەموو دۆسیەکان لە ئێستادا بەیەکدا چوون و ئیدی پێویست بەوەیە وەکو شارەزا دەڵێن چاوەڕوانی ئەوە بین بزانین دادگاکان ئەم دۆسیانە چۆن یەکلا دەکەنەوە. بەڵێن ساڵح زۆر سپاس دەکەین. سپاس بۆتەوە. چاک شومەر ڕێبەرێ پرانیا دموکراتان یا جڤاتە سیناتۆرێن ئەمریکی ڕژدیە لە ئەنجومەنی سیناتۆران دەکە هەتا قانونەکە مافێ مارەکردنی و هەڤژینیە پەسەند بکە شومەر گۆجیژ بۆ خاترا دەهان ملیۆن ئەمریکیان ئەو هیوی دیکە و بتنێ ده ئەندامن کۆماری دەنگی لەسەر قانونا پێشنیازکری بدن یاکو گەلکی گرنگە کار لەسەر یاسا پێشنیازکری تێکردن ژە عالیە ژمارەکە ئەندامن دموکراتان و بتنێ یەک ئەندامی کۆماریڤە. چاکشو مەرگۆت ژی ژمارەکە مەزنە ئەمریکیان پشتەوانیە مارەکردن و هەڤژینیە هەڤجنسخوازان دکن ئەوجا دەمێ هەندێ هاتیە ئەم قانونەکێ ژ کۆنگرسێ دەرباز بکن دەمەکی زوو vê havînê encûmenê nûêneran qanûna rêzgirtinê li marekirin û zewacê pesend kir bi 267 dengên erê hemberî 157 dengên nexêr 47 endamên komarî di gel demokratan deng da wê qanûnê. سەرۆک جۆ بایدن داوا لە ئەمریکایەکان دەکات یەک بگرن لە پێناو هۆکارێکی نوێی نیشتیمانی ئەویش هەوڵەکانی بەڕێوەبەرایەتەکەیەتی بۆ کۆتایی هێنان بە شێرپەنجە بۆ شێوەیە کە دەیزانین. لە میانەی وتارەکەیدا لە کتێبخانە و مۆزەخانەی سەرۆکایەتی جان ئێف کەنەدی بایدن لە 60مین ساڵیادی وتارە بەناوبانگەکەی ئەو سەرۆکەی پێشوودا ئاماژەی بە وتارەکەی لەسەر گرنگی چوون بۆ سەر مانگ کرد و گوتی ئەو ئامانجێکی نیشتیمانی دامەزران کە بتوانرێت ئەمریکایەکان لە دۆزێکی هاوبەشدا کۆبکاتەوە. بایدن گوتیشی دەتوانین بە هەمان شێوە بڵین ئامادەنین ئەم دۆزەش دوا بکەوێت. سەرۆک ئامانجەکەی خۆی بۆ چارەسەریەکانی شێرپەنجە بە ئامانجێکی ڕژد ناودێر کرد و گوتی ڕەنگە بە تەواوەتی بتوانین ئەم کارە بکەین. لە وتارەکەیدا بایدن داوای لە کەرتی تایبەت کرد نرخی دەرمانەکانیان بە شێوەیەک دانێن کە لە توانای خەڵکی دابێت و زانیاریەکان زیاتر بخەنە بەردەست ئەو ئاماژەی بەوش کرد بە پێشکەوتنی تەندروستی و لێکۆڵینەوەی زیاتر و دەستکەوتی زانیاری زیاتر ئەم کارە دەشێت بکرێت. و هەردوو دووشەمبێ لە فڕۆخانەیە ئالۆگان یانفنەتەوەی لە باژاری بۆستنی ویلایەتە مەساچوستس سەرۆک جۆ بایدن سۆزا نوژەنکردنا فڕۆخانەین ئەمریکایین کەف نوژکار کەفتیدا بایدن بەحسێ خەرجیە و قانوونە دوو پارتیان پەسەندکردی لە کۆنگرسی کرد یا باشکردنا ژێرخانە ئابووری و 62 ملیۆن دۆلاران ji bo firoxaneya logan hatin terxankirin. Biden soza çakirneva firoxanên diyên sereke da wî got projeyên nûjenkirina firoxaneyan dê hemû beşan vegire û dê 6000 delîveyên karî biafirîne. Li gora qanûna avadankirina jirxana aborî ya ku par hatî pesendkirin milyonên dolaran terxanin ji bo nûjenkirina firoxaneyan ku serok Biden rijdiye dike ew tim li ser astê bilindê firoxanên nêfnetewerîn mîna firoxanên çaynê bin. بەرپرسانی ئەمریکا و مەکسیک ڕادەگەێنن هەردوو وڵات پلانیان هەیە سوود لە وەبەرهێنانی بەرفراوانی ئیدارەی بایدن وەربگرن بۆ بەرهەمهێنانی نیمچێگەێنەر یان کۆندەکتەر تا بتوانن فشار بەرن بۆ یەکخستنی زنجیرەکانی دابینکردنیان و هاوکاریکردن لە فراوانکردنی بەرهەمهێنانی ئۆتۆمبیلی کارەبایی لە ڕێگەی پیشەسازی لیتیۆمی مەکسیکەوە. هەردوولا هەوڵ دەدەن سوود وەربگرن لە هەوڵەکانی ئاسیا بۆ نیمچەگەێنەر و باتریەکانی پێویست بۆ ئۆتۆمبیلی کارەبایی و پێشخستنی بەرهەمەکانی ئەمریکای باکوور. ئەمانش بەشێک بوون لە بابەتە سەرەکیەکانی کە لە پەراوێزی کۆبوونەوەی ئازبەرزی ئابووری هەردوو وڵات لە پایتەختی مەکسیک تاوتوێکران. وەزیری دەرەوەی ئەمریکا ئانتنی بلینکن و وەزیری بازرگانی ئەمریکا
جینا ریمۆندۆ ڕۆژی دووشەمە لەگەڵ سەرۆکی مەکسیک ئاندرێ مانوێل لۆپێز ئۆبرادۆرۆ کۆبوونەوە و باسییان لەوە کرد مەکسیک دەتوانێت سوود وەربگرێت لەو یاسایی ئەمریکا کە بەم دواییانە پەسەندی کردووە بۆ تەرخانکردنی 28 میلیارد دۆلار بۆ بەرهەمهێنانی نیمچە گەیەنەرەکان. ئەمریکی هەزراخوا دکن کاگەلۆ دێ دەرزیەن بەهێزکردنا یەن کۆڤید-19 نوژەنکری وەرگرن یان نا کو کاربەدەستên تەندروستیە ئەمریکا vê dawî ew pejirandine pisporên tenduristiyê dibêjine dengê Amerîka ku dema tên şopandin ev derziyên bi navê bîvalan ew lene û divê bi hêsanî ji bo tevaya cîhanê werin peydakirin. Li paytexta Amerîka bûçûnên cuda têne dîtin derbarê pêwîstiya wergirtina derziya bihêzkera COVID-19. Vaksînên ku vayrûsê SARS-CoV-2 û vayrûsê xwe guhirê Omicron BA5 BA4 gene armanc yên ku zûrba xelkên nûkepê nexweş dikevin. Ez dizanim gelek zanîngehan kêşe digel bilimbûna hejmara korona hene lewma renge derziya bihêzker takerêk bit. Ez bawer nakim ku min pêdivî bi hezkerek hebe. Bi rastî ez hêvî dikim ku ev derewaniya leşiya ku min ji derziyên berê heye kar bikin. Digel ku rojane 200 haletên Covid li navçe dihêne tomar kirin, zêdebariya çavarekirî li payîzê, rêveberiya saxlemiya Washington divêt hemî kesan mafê wergirtina vaksînê hebît. Ev derzî hinekî ciyawaz e ji derziya ku me berî 2 salan zêdetir bi kar anî û bo sedan milyon mirovan li seranserî cîhanê hatiye dayîn. Ji aliyê vaksînkirnê ve tiştekî biçûk e lê ji aliyê bihêzkirina bergiriya xelkê ve girîng e. Ji ber ku ew hevrikeke li dijî cûreyên ku niha belav dibin. Da ku pêşî li vayrûsî bihêde girtin, desalatdarên federal piştevaniya derziyên booster yên Omicron kirin bê ku ser mirovan hat bine taqîkirin. Gelek kes bi vê dinarhetin. Lê şareza dibêjin vaksîn bi ewle ye. Erê ez çavrê pirsgirêka me erê bi rastî wek mişkekê taqîkirina serederî digel te têkirin? Ne, ez hizir dikem ku destlavdarên saxlemî hewl dan ku hewsengekî pêxine navbera mifa û metirsiyên vaksînê da. Bi hezra min karîgeriyên wan vaksînan jî dê her wekû karîgeriyên vaksînên niha yên mRNA bin. Karbidestên saxlemiya giştî dibêjin eger xelek vê payîzê bûsteran werbigirin, ew dêşên rê li ber nexweşkeftina sedan hezaran kesan girin û milyaran dolaran mezaxtinên pizîşkî kêmkin. Lê ev ê ramanê nade ku ew kesên vaksîn wergirtîn saxlemiya xwe piştgoh pavêjin. Eger hinek ji xelkê hêzir bikin got bûster gelekî bihêze çê dibe ev metirsiyekê bêtir bike wê xurasî vîrusan zêdetir bikin û dibe got ew encamên berovaç. Destpêşxeriya cîhanî bû gihandina vaksîna COVID-19 ku harî gihandina vaksînê diket bi welatên hejar û kêm dihat bihîrî çavdêriya vaksînên Amerîka diket. Digel belavbûna vaksînên nî bi corên cuda divê em piştrast bîn, vaksîn bû hemû welatên pêdivî pê hey berhevin û çi dem ew dikarin bikar bînin. Eger welatên xudan dahatên bilind bin û derziya bihêzker bidne welatiyên xwe lê hêşta ev rêgiriye li belavbûna vayrûsê û corên guhar nagirin. 83 sadê ji welatên ku piştgiriya COVAX werdigirin, dest bi danana bûsteran kirîne bûyî xelkê di metirsiyê de û di berê te vaksîna COVID danayê. Rêveberiya saxlemiya cîhanî dê pêdaçûnê zanyariyên karkirina bûsterênî da ket di mihên bihêt da berî û tevaya cîhanê pêşinyar biket. Bo raporta Veronica Balderas Iglesias, hatîn mayî dengê Amerîka. چاوی واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. لەگەڵ سەردانی نوێنەری نوێی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بۆ باکوور و ڕۆژهەڵاتی سووریا پرسی دووبارە دەستپێکردنەوەی دیالۆگی کوردەکان دووبارە باڵی کێشاوەتەوە بەسەر شەقامی کوردی لە سووریادا. هەرچەندە هەردوو لای دیالۆگەکە دەڵێن ئامادەن ئەو کارە بکەن، بەڵام ئەنجامدانی ئەوە لە ئێستادا سەختە. زانا عومەر لە راپۆرتەکەیدا ئاماژە بەوە دەکات کە بۆچی سەختە.
بسردانا نونری نوی وزارت درویا امریکای بو با کوروجلات سوریه نیکولاس گرینجر مجارا جنوب دسپیکرنا دیالوگا کردی ودگره روجوا کولانا کردین سوریه آلیان سیاسیین کردی سوریه دیبیجن او آمدنه وگرن سر ماسایا دیالوگی اندام دستای دانوستاندنان آ پارتیین یکیتیان اجتماعی کردی پینکه نصرالدین ابراهیم دیبیجه پینکه آمده لگوری بریارین رکفتنا دهوکه دست به دیالوگ الگل انا کسی بکه نسبة ما تشرط ومرج سر ديالوجينين وأم وكا للسر بنجهن ريكفتنا دهوكي ببشيخوي لشكري أو لكاري بشيخوي ري فابري بلشيخوي كو أفاكرنا لفغرا كردي شبابي تشرط ومرجع ملسر ديالوجي ونوجن كرناوين تنان لالی اکیدن برپرسن انجمنان اجتماعی کردی لسوریه انا کسه همان هلوست دیار گو او آمدنه جنوب قناغن قدکری ین دیالوگ بردوام بکن ولسر یک ماسه لگل پینکی بجون برپرس راگاندنا انجمنان اجتماعی کردی لسوریه حسن رمزی دیبیجه مجارا یکرنا هلوستا سیاسی کردین سوریه مجارک استراتژیک جبو انا کسی او آمدنه جد سپیکرنا دیالوگ کرد یا گارانتورش بو و دانستان کو ام دکن بدنا برا ما پارتیم پیانه کده جبه وی که جی دیتنا ما بشاندره امریکی را دیتنا کی گل کی اکتیو بو و مل سر گل خالا ما دانستان دکر و یک شوا خالی کو ام نهال جمع پیوستا دانستان کردی نجبو پیشروش تبي هلوستن قوتين راقادنش آلية حردو آليين ديالوغ نفخوية كرد سوريا أنكسا وبينك لحيانها أو ديالوغجي دست بينا كريه وأفيك بويا جهة رخني لقل كردين سوريا نشتجيه باجاري قامشلو شوكت برازي دي بيجي دمال هفكريني خاطية مترسين مازن لسر كردين سوريا هنا بالنسبة حوار الكردي أو ديالوغ كردي حاجتك دا خوازيا ملته جبر قوة كردا بو كتياوي أري أسكانم بيجم كو أم نبنيك ويقلك زحمت به لاليه كيدن جوانا كش قامشلوية سيبان عجمو رخنين تند لتفقرة سياسية كردين سوريا ديكا خوازمش سياسة مدارن بيجن أنه كنجي الفي ملتي بنرن ونكنجي في ملتي بقد سنين أنه أف ملت خدي قضياكي خدي شورشكي خدي خوينا السرفي عرضية هجايب بالخستنة يقو اف دو سالن ديالوغ قد نافرا هردو آليين كردي لسوريا انا كسي وبيانكي هاتيا راوستاندن كردين سوريا گشبینن گو نونره نو ی امریکای آلین سیاسی لسر ماسه که بگهینن هف و مجارا یک ریزیا کردین سوری بداوی ببه و بانجام ارینی زانا عمر دنگ امریکا قامشلو ایروس شنبه وزیر دروی ترکیه مولود چاوش اغلو گوت وی او هفبری خوی آذری دانستاندن کرن لسر آلوزی و آزراندن ارمینیا دکه لسر سنورین خواه دگل آذربیجانی و وانده خواست جی یریوانی کریا حتا کو هزرا خواه دی نسر دانستاندن آشتیه آژانسا پیامین روسی راگهاند کو دمکی زو ایروس شنبه شر دنف برا سربازین آذربیجانی و ارمینیا ده درکت وک بردوامیا شر و نیارتیا دهان سالان دنفبرا هر دو ولاتان ده لسر هرما نگرنو کرباغا کشدار باکو و یریوان هفودن خطابار دکن به دست بیکرنا شران پشتیکو آذربیجان ده شرن شش هفتیان ده کنترولا خواه و گران دی سر وی هرمی ده پیامکی تویتری ده و پشتی دانستاندنان ده گل وزیر دروی آذری چاوش اغلو نویسان دیکو دوید ارمینیا دفج آذراندنان برده و هزرا خود ده نسر دانستاندن آشتی و هفکاری به آذربیجان را ترکیه هفبندان نیزیک و سرکه آذربیجانیه سەرۆک وەزیری یۆنان کریاکۆز میتسۆ تاکیز سپاسی سەرۆکی فەڕەنسا ئیمانوێل ماکرۆن دەکات بۆ پشتیوانیکردن لە هەڵوێستی یۆنان لەسەر تورکیا و دەڵێت ئەسینە هەمیشە دەرگای دیالۆگ و مشتومڕکردن بەکراوەی دەهێڵێتەوە. پەیوەندیەکان لەگەڵ نەیاری مێژووی یۆنان لە ئێستادا گەیشتۆتە نزمترین ئاست ئەمەش پاش هەڕەشە بەردەوامەکانی سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان. ئەردۆغان یۆنانی بە داگیرکردنی ئەو دوورگانەی کە گوایە لە دەریای ئیجە دامەڕراون تۆمەتبار دەکات و
و هەڕەشەی ئەوەی کردووە کە تورکیا ڕێوشوێنی پێویست دەگرێتە بەر. لە میانەی لێدوانەکەی ڕۆژی دووشەمەی لە پاریس میتسۆتاکیس کاتێک شانبەشانی ماکرۆن ڕاوەستا بوو گوتی ئێمە یاسا و بەڵگەکانی خۆمان لە پشتە. هەروەها هەردوو وڵاتی هاوپەیمانی ناتۆ لەسەر مافی غاز و نەود لە دەریادا ناکۆکن و فڕۆکە جەنگیەکانیان بە شێوەیەکی ڕۆتینی هێڵی یەکتر دەبەزێنن. کامپێنین پێشوەختیان هەڵبژاتنان لە تورکیا دەست پێکردن سێ هەواڵبەندیان سەرەکە بەریکانیە دیکەن ژوو بوو بدەستخستنا دەنگین خەڵکی لە تورکیا لێ جوداهەیە لەسەر سیستەمی سەرۆکاتیە یا هەری مەزنە هەلبەت هەفبەندیە لایەنین کوردان ژی هەفبیرە دیگەل هەفبەندیە 6 پارتیین ئۆپۆزیسیۆنێ کو دەوێتن تورکیا ڤەگەرتە سیستەمی پەرلەمانی لە هەرێمین کوردان ئەف کەمپین چا بڕێبەت دیچە بمەرە خەلجیان فارقین پامرە دەنگی ئەمریکا لە دیار بکر ئامەدی خەلجی دەم باش کەمپین چا بڕێبە دیچە و کاندیدین کوردان گرانیاخوا لەسەر چ دادنین وان ڕۆژە. بله وقت تجد انسان که سر سه هفت واقعی کامپین هلبژارتنی هرکو هدف بخواه اتفاق کدو آزادیه و دو 24 مهدر استنبول نقشره اشکره بکن پشتی روزشون دا ایدی امی لکوچه کولانین لباشار کردان سرانسر ترکیه دنگی اتفاق هدفه جیبی بیسن لحبت رفنیوان های لسر اتفاق ملی آکو 6 پارتیین اپوزیسیون بیشنه هردو دم داوی ام بینن کو و نقاشین کل سر هدفی گلک چاراتی کرن لدجی هدفش بر کو پارلمانترک جهت گوت بو احتمال اگر که ام بندخلات ام وزارتی که بدون هدفشی پشتی و پارتیا باش سروکا پارتیا باش بتوندی اضافیانی دابو حتی گوتون کو افدبه احتمال و اتفاق پارتیا نه اتفاق نتوی پارتی الشش پارتین اپوزیسیون خراب به نه وصافیه بکو دوی عالی دا راستیجی پوزیسیون جهت اشکره بکه کچایلی وصافیه که هدفه بسر خود تایبت پارتین چپکره دست کامپانیا بکه هیدی و اتمسفر اندی ام دبینن که باجر شی خویا بکه. بله خەجی بەری ئەس بەحسی مەسەلا کوردان و کانی ئەوەی سەنگیا خۆ سەرچی دانن یان متخواست ئەس بزانم ئەگەر هاتو مەسەلا سیستەمی سەرۆکاتی و کێشەیەک نەها دنێ بەرە ئاک پارتی دیگەل لایەنین دیە تەدا هەلبەت ئاک پارتی دخوازە و سیستەمی سەرۆکاتی بوو ئەو بوو ماکە زاگۆنی وەکو دەبێژن هاتگوهارتن یان دیسان مەسەلا هەڵبژاتنە سەرۆک ئەردۆغان بوو یعنی کوردان ئەگەر وەسا بوو کوردان دی کاندیدی خۆ هەبەژ بۆ پۆستی سەرۆکۆماریە جبر نقاشين بارتيا باش براستيجي جارجر بيك هدفش دبيش اگر اوا سياسة السال هدفي ورا كرن ما وسا خراب بدن نشاندان هدفه هزاون هيد كار كانديدا خوش نشان بده اگر دبيش بارتي يعني بجارتنا سركوماري ببينه تورا ديامين احتمال هي دبي حمي بارتي حوجي هدفي بنش بركو ده بجارتنا اسطنبول دا مديت بوك براستيجي بپشتوانيا هدفي بفرقة مزن اكرم امام او بسر كتبو هزاوي هي 6 مليون دنگوي هي لي هدف اراسي اگر عمدد جهه كمال كلشترو ببه احتمال هي بكي پشتواني بكن لي او ببندين دنابرا او بارتين اوبوزيسيون 6 بارتين اوبوزيسيون دا وصافياتكو كهدف بسري خوب كوي انشي پشتوانيا اتفاقا نتوي بكه ملي بكه ابجي وصافيا بلي أنا أتشكر أم دبينة أبغى شكرنا نقاش نصر هدفش بشكل تفاصيل هدفه بسرعة نامته كده. باشا خجي بكرتي هطا چندی دی جداهين اتنيكي دنا دفان هالبجادنا دا در كيفن تجيبوا هالبجاتين برلمان يعني كرد دنگي خبدن كردا بونمونا. وقتی که تجدید نشان کرد نه امتدادش سیاستا یعنی فقط نتوی نبرا اکتو مهبدا مقابل سربی رنگید مشه و دنگ کش فقط الهمبری وانشی جرب دی آویدشه اللي از باور کم کردنا و قاعد قالش نقاش غير يجي بن امشواجي تفرسن هذا باش نقار جهه هبه وباويك ويرك بكاربه باش بالي از فرصه ناسكم وامي وكي يعني قالكي قال جدا وانجي ناس بخني ماكو ازاديه ف تبع امي پشتوانيه جهاتي بكن لي تشتكو تاخيادك يشكرنا البجات نشي بروسيجي البشي كردا بمشى جباركو اكي فيلم هيك بخجي
دەنگی خۆ لەسەر سیاسەتی زێدە بکەن ڕۆژە پێشیدا ژێت باوەکەم ئەوەی ئەشکەرەتر خەلجان فارقین پامێرا دەنگی ئەمریکا لە دیار بکرد ئامادەی گەلکە سپاس. وەزیری بەرگری ئیسرائیل بەنی گانتێز دەڵێت ئێران زیاتر لە 10 بنکەی لەشکری لە سووریا بۆ بەرهەمهێنانی موشک و چەکی پێشکەوتو بۆ بەکرێگیراوانی بەکارهێناوە. چەند ساڵێکە ئیسرائیل هێرشەکانی بۆ سەر ئەو شوێنانە زیاد کردوون کە بە ئامانجی پەیوەندیدار بە ئێران لە سووریا وەسفی کردووە. هیچ لێدوانێکی دەست بەجێ لەلایەن ئێران و سووریاوە نەبووە لەسەر ئەم بابەتە، بەڵام دیمەشق لە ماوەی ڕابردوودا ئامادە نەبوو هیچ لێدوانێک لەسەر ئەو جۆرە تۆمەتانە بدات و تاران ڕەتی کردوێتەوە توانای بەرهەمهێنانی لە سەرانسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بنیاد بنێت. لە میانەی کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی لە نیویۆرک ڕۆژی دووشەمە بێنی گانتێز نەخشەیەکی خستە ڕووکە گوتی هی ئەو شوێنە لەشکریانەیە کە ئاژانسێکی حکوومەتی سووریا دەستی تێدا هەیە بۆ دروستکردنی موشک و چەکی پێشکەوتوو بۆ ئێران. وا دەردەکەوێت ئێران و ئەمریکا جارێکی تر دوورکەوت بێتنەوە لە ڕێککەوتنێک بۆ زیندووکردنەوەی سەودا ناوکیەکەی ساڵی 2015 سەرڕای ئەوەی کە بەم دوایانە پاش زیاتر لە 17 مانگ وتوێشکردن دوجار هیوایەک هەبوو بۆ ڕێککەوتنێک، بەڵام ئێستا ئەو هیوایەش وەکو مانگی ڕابردوو نەماوە. بۆ تاوتوێکردنی ئەم پرسە دەچینە لای سەلاح بایەزیدی شارەزا لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان. سەرەتا بەڕێز بایەزیدی سوپاس دەکەم بۆ کاتەکەت. ئەو هیوایی کە هەبوو لەسەر بنچینەی چی بوو و بۆچی ئێستا ئاڵۆزی تێکەوتووە؟ سەرەتا سڵاو بۆ جەنابت و بینەران و بیسەرانی دەنگی کوردی ئەمریکا. لە ڕاستیدا کاتێکە وەکو باستان کە سەرۆک بایدن هاتە سەرکار لە ئەپریل 2010 بە دانوستانەکان کرا، هیوایەکی زۆری لەسەر چنا دواتر بە دەست بەکاربوونی ئیدارەی نۆی ئێران ڕئیسی ئەو دانوستانانە خاوبوونەوە و بە ڕێگایەکی ئەستەم و دژواردا چوون و هەندێک جار هیواکان بەرز دەبوونەوە، هەندێک جار باس لە خاوبوونەوەیان دەکرا. بەڵام بەکو باستان کرد لە کاتێکدا مانجێک پێش ئێستای چەند هەفتەیەک پێش ئێستا باس لەوە دەکرا کە هەموو دقەکانی کۆتایی نووسراوەتەوە بەرەو ڕێککەوتنی کۆتایی دەڕوا، بەڵام ئێمە ماوەی 2 هەفتەیەکە 12 ڕۆژێکە تەنانەت لە هاوبەش ئەوروپایەکان ژەمە دەبیسین کە هیچ ئومێدێکی کەمیان بەوەی کە بەحاڵ لە ئایندێکی زۆر نێزیکدا و دانوستانە بەنجام بگاوە. لە ئیدارەی ئەمریکاشدا بە هەمان شێوە ئێمە کە لە بەرپرسانی ئەمریکایی دەبیستین کە ئەوان بخوان دەڵێن تۆپەکە لە گۆڕەپانی ئێرانە و ئێران دەبێ وەڵام دەرەوەی کۆمەڵک پرسیار بێ. بەڵام ئەوەی کە بۆ ڕێککەوتناکە بەڕاستی کۆمەڵک کێشە هەن کە تەنیا کێشەی دانوستانەکان ئێران و ئەمریکا نییە، کۆمەڵک کێشەی تکنیکی هەیە لەگەڵ ئاژانسی وزەی ئەتۆمی جیهانی کە ئێران وەڵام دەرەوە نەبووە و بەحاڵ سیاسەتی نەوخۆیی ئێرانە، سیاسەتی هەرێمی ئێرانە، یعنی کۆمەڵک هاوکێشەی جیاوازن کە لە دەوروبەری ئەو ڕێککەوتنان کە ئێستا بەحاڵ گەشتن لوتکەی چەق بەستووی ئەو دانوستانان. بەڵێ دەزانین ئەوە نزیکەی 17 مانگەوەکو ئاماژەم پێکرد ئەم و توێژانە با بڵین ئەنجام دەدرێت، بەڵام هێشتا هیچ بەرهەمێکی نەبووە. باشە ئەگەر لە حاڵەتێکە کە با بڵین ڕێککەوتنێک نەکرێت، ئالتەرناتیڤ چییە بۆ ئەوەی ڕێگە لە ئێران بگیرێت کە چەکی ناوکی بەدەست نەهێنێت، وەکو کە کاربەدەستانی ئاژانسی وزەی ئەتۆمی نێونەتەوەیش ئاماژیان بەوە کردووە کە زۆر نزیکە لە دروستکردنی چەکێکی ناوکی؟ لە ڕاستیدا ئەمە هەواڵی زۆر جیاواز دەبیست. تەنها لە بیرتان بێ ئێمە نزیک 7 مانگ 8 مانگە لە دەمان بیستکە لە هەفتەی داهاتوو لە مانجی داهاتوو بەردام هەواڵاندیان کە ئێران لە دروستکردنی چەکی ناوەچی نێزیک بۆتەوە. دروستە ئێران لە کاتی خۆ لە دانوستان لە ڕێککەوتنی ناوەچی 2015 ئەو کاتێ لەژێر 4% دانی ئۆرانیۆمی بوو. ئێستا باس لەوە دەکرێت کە ئێران ڕێژەی 6% نێزیک بۆتەوە، تەنیا بە کاتێکی زۆر کەم دەتوانێت بگاتە ئەوەی کە چەشی ناوەچی دروستکە. بەڵام ئالتەرناتیو کە باز دەکەن تەنها ئالتەرناتیوە کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و هاوبەشەکان ئوروپایی باز دەکەن دانوستان لەگەڵ ئێرانە کە بتوان بەحاڵ ئەو قەناعەتە بە ئێران بێنن کە ڕێگای چاوەدێری ئێران بتوانن بەحاڵ ڕێگا بە ئێران بگرن. ئەگەر ئالتەرناتیو دیارە ئەگەر چاو لە کۆمەڵک ئالتەرناتیو هەیە باس لە وڵاتی ئیسرائیل باسەوە دەکات خۆی ئامادە دەکات کە ئەگەری تەنانەت ڕێککەوتنی ناوەچیشدا ئەگەر بزانێ مەترسی لەسەر ئیسرائیلەیە هێرش دەکاتە سەر ناوەندە ئەتۆمەکانی ئێران. بۆیە
بەڕاستی ئالترناتیوێکی دیکە نییە بێجگەلەوەی کە ئەو ئەگەر دانوستانی بکرێ بەڵام بۆ بتم چونچی دانوستانەکان لەگەڵ ئێرانێ بە کۆمەڵێک تەنیا ڕێککەوتنی سیاسی نەبەستراوەتەوە کۆمەڵێک ڕێککەوتنی تکنیکیشی دەدایە و زۆر ئەستەمەکە ئەو چاوەدێریە بەڵێ بەڕێز بازیدی دەزانین لە ئێستادا شەڕی با بڵێن سەپێنراوی رووسیا لە ئۆکرانیا بەڕێوە دەچێت وە وڵاتانی ئەوروپا و ئەمریکاش سزایان سەپاندۆ بەسەر رووسیادا لە ئەنجامی ئەم شەڕە و ماوەیەک پێش ئێستا رووسیا ئاماژەی بەوە کرد کە ئەگەر هەر ڕێککەوتنێک بکرێ نابێ پەیوەندی بە ڕێککەوتنی نێوان ئێران و رووسیاوە هەبێ جا ئەم بابەتی رووسیا چەندێک کاریگەری هەیە بەسەر ئەوەی کە ڕێککەوتنەکە نەگەیشتە ئەنجامێک بۆ زیندووکردنەوەی ئەو ڕێککەوتنی ساڵی 2015 لە ئێستادا لە ڕاستیدا یەکێک لە هۆکارەکانی ڕێککەوتنی ناوچی 2015 سەرکەوتوب ئەوە بوو کە ئەو کاتەی هەم رووسیا و هەم وڵاتی چین پشتیوانی ئەم ڕێککەوتنیان کرد بەڵام لە دەوری ئێستادا ئەگەر ئێمە پێش ئەوەی کە بگەڕێنەوە ڕووداوەکانی پێشتەری ئۆکراین رووسیادا دەکرا ئەو کاتەی بەرحاڵ نێزیشی تا ئاسێکی نێزیکی لە نێوان رووسیا و وڵاتانی ئەوروپای رووسیا و ئەمریکا هەبوو دەکرا رووسیا دەوری ئەوە بژێرێکە ئەو نێو بژیوان بجێرە بژێرێ لە نێوان ئێران و وڵاتانی ڕۆژاوایی بەڵام لە دوای بەڕاستی ڕووداوەکانی شەڕ کە ئێستا بەردەوامە و رووسیا بەخۆی لە کەوتوێتە نێو گەمارە وڵاتانی ئەوروپایی ناکرێ ئەو نێو بژیوان جێرە جێگای بەرحاڵ بڕوا پێکراوەی وڵاتانی ڕۆژاوی ئەمریکا بێت کە ئەگەر بازەوە دەکرێت ئەگەر بێت و ئێران دەست لە بەرحاڵ لەو تکنیک و لە بەرحاڵ ئەو توانایەکانی پیتاندین ئەتۆمی خۆی هەڵگێ دەبێت ئەو بەرحاڵ ئەو مەقدار ئورانیوم بچێتە وڵاتشکە و کاتەی پێشتر رووسیا ئایا ئەو رووسیا ئەو دەورە هەیە کردوانێ بەرحاڵ جێگا بڕواپێکردن پێم وانیە لە ئێستادا بەڵێ بەڕێز سەلاح بازیدی شارەزا لە پەیوەندیە نێودەوڵەتەکاندا سوپاس دەکەین. لەسەر هەموو ئاستین جوواکین عێراقیان هەر کەس دەپرسە گەلۆما کەنگی لایەنین سیاسیین عێراقێ دێل لە هەف بکن لەسەر پێکئینانە حکومەتا داهاتی دیارە چ چارەسەری لە ئاسۆیان نەدیارە نەها و دەمەک درێژە divê qonağê de jî nakokî li ser postên serekene weka postê Serokwezîr û Serokkomar îro çi pêşhatên nû hene. Sunûr Kerîm peyamnêrî dengê Amerîka li Silêmanî legal ême Sunûr xanim katet baş diyare nakokî li nêwan çarçîweyê hemahengî heye yan diyar bûye li ser ewê ka Mihemed Şêya Sûdanî kandîdyan bimîne bo Serokwezîraniyan ne. Ew ciyawaziyane çîn. والله دخيل لم كاتتان باش طبعا وقت زانيم لاستادا عراق بجتي لروي سياسيه وبجورك ارامي بخوي وبينيو لبروي لاستادا عراق لدوخي بريوتوني تلي امام حسين دايا بويا قري دانش مكاني نوال لان سياسيه كان بجتي لاستادا اساسي بوستاوه بەڵام ئەوەی کە هەیە لە دوڕۆژی ڕابردوودا گوایە ئەمڕۆ بەشێک لە ڕاگەیان عێراقیەکان ئەویان بڵاو کردەوە کە چوارچێوەی هەماهەنگی ڕەزامەند بوون بە گۆڕینی کاندیدەکەیان بۆ عەدنان زەریفی و حتا حەیدەر عەبادیش یەکێک بۆ لە پاڵێوراوان یاخود لە باسکراوان بەڵام بەدوای ئەوە چوارچێوەی هەماهەنگی بەیاننامەیەکیان بڵاو کردەوە و هەواڵانەیان ڕەت کردەوە و ڕانگەیان کەم هەواڵانە دوورن لە ڕاستیەوە واتە ڕانگەیان ئەوان سوورن لەسەرەوەی کە کاندیدەکەیان محەممەد شیع سوودانی کاندیدی چوارچێوەی هەماهەنگیە بەڵام بە پێی زانیاریانەی کە دەست بن کەوتۆ لە ئێستادا لە خودی ناو لایەنەکانی ناو چوارچێوەی هەماهەنگی واتە جۆرێک لە مشتومڕ هەیە ڕێی جیاواز کەوتۆتە پێش لەسەر کاندیدەکەیان واتە هەندێک لە لایەنەکان لەگەڵ ئەوەدان کە محەممەد شیع سوودانی بگۆڕن بۆ ئەوەی کە سەدر و لایەنە سەدرەکان ڕەزامەند بن لەسەر واتە ئەو گژی ئاڵۆزیانی کە لە نێوانیاندا بە جۆرێک لە جۆرەکان خاو ببێتەوە بەڵام یەکێک لەوانەی کە ناڕازیە و بە هەموو شێگەڕەتی دەکاتەوە نووری مالیکیە پێی وایە کەوتنی محەممەد شیع سوودانی کەوتنی خودی مالیکیە. باڵێ سنوور چاوەڕوانی گۆڕانکاریەک دەکری ئەگەر هاتوو لە مانگی داهاتوو مانگی ده کە تەشرینە ڕێکەوتن نەبێ بۆ نمونە خۆمان دەزانین خۆپەشاندنەکان لە تەشرینیان دەست پێ کردووە. بەڵێ وەک دەزانین دەخیلەوە بەرەو ساڵێک دەچێت کە پەرلەمانی پێشوەختەی عێراق کراوە بەڵام تایسە نەتوانرا بۆی ناوەکۆکی نێوان لایەنەکانەوە حکوومەت پێک بهێنرێ بۆیە بەپێی زانیاریەکانی من لایەنەکانی تشرین کە ئەو حزبانەی کە لە تشریندا لە ساڵانی ڕابردوودا خۆپەشاندانیان لە عێراقدا دروست کرد لە ئێستادا خەریکی جموجۆڵ و خۆ ئامادەکردن ئەگەر لە مانگی داهاتوودا کە مانگی تشرینەواتە مانگیدا نەتوانن لایەنە سیاسیەکان هەم شیعەکان هەم لایەنەکانی سەدر
کۆک بن و نەتوان حکوومەت پێک بهێنن ئەوان لە ئێستادا ئامادەکاریەکان بۆی خۆپشاندانێکی فراوانی سەرتاسەری لە عێراقدا جارێکی تر سەر هەڵبداتەوە بەپێی زانیاریەکانی من کە دەستدەنگەلی کاتکەوتووە سەدریەکان و خودی سەدریش بە شێوەیەک لە شێوەکان ناڕاستەوە خۆ پشتیوانی ئەو خۆپشاندانە بن و لەگەڵ لایەنەکانی تشتی ناواتە دەیانەوێت ئەو خۆپشاندانە بە هاوبەشی بەڕێوە ببن. سنوور بە کۆتی تا دوێنێش ئاسووی تێگەشتێک لە نێوان پارتی و یەکێتی نەبوو لە سەرپۆستی سەرۆکۆمار ئەمڕۆ شتێک هەیە؟ دخيل طبعا دوێنێ محەممەد وتەبێژی پارتی دیموکراتی کوردستان وای بەڕاگەیان دەکاتوت کە گوایە ئەوان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا لە ئێستادا هیچ کاندیدێکی هاوبەشیان نێواتە ڕێنەکەوتون لەسەرەوەی کاندیدێکی هاوبەشیان هەبێ بەڵام بەپێی زانیاریەکانی من لە سەرچاوەیەکی باڵای ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەستم کەوتووە یەکێتی و پارتی بە هیچ جۆرێک بە کاندیدی جیاوازەوە ناچنە ناو ململانەیەوەواتە بە هەموو شێوە ئیتفاقەکە لەسەرەوەیەکە واتە کاندیدێکی هاوبەشیان هەبێ بەڵام دیارە ئەوانی چاوەڕێی یەکلابوونەوەی ناو لایەنەکانی چوارچەوەی هەماهنگگین ئایا ئەوان دەتوانن حکوومەت پێک بهێنن ئەگەر ئەوان توانیان بگەنە ئاسی ڕێکەوتنێک لە ئاسی باڵادا ڕێکەوتن بکەن بە دڵنیاییەوە ئەمانیش ناچار دەبن بەوەی کە کاندیدی هاوبەشیان هەیە و ڕێککەون بەپێی زانیاریەکانی من یەکێتی ئەگەر لایەنە شیعەکان بگەنە ڕێکەوتن یەکێتی تەنازل لە بەرامبەر پارتی دەکات لە بەرامبەر کشانەوەی دکتۆر بەرهەم بۆ کاندیدی پۆستی سەرۆکۆمار. سنوور کەریم پامری دەنگی ئەمریکا لە سلێمانی سوپاس بۆ کاتی جەنابەت و هەڵبەتە ڕۆژانە ئێمە بەدواچۆن لەسەر ئەم پێشاتانە دەکەین. زۆر سوپاس. و سەرۆکی ئۆکرانیا ڤڵادیمیر زێلەنسکیش دەڵێت هێزەکانی ناوچەیەکی زۆریان کۆنتڕۆڵ کردوێتەوە ئەمەش بەشێکە لە بابەتەکانی پاش ئەم ناوبڕە. راپۆرت عێراقیژی هەناک و دیارە ئەو جهین دیرۆکی هاتنەڤەکردن لە پێش گەڕیدەیان لێ وەکتە گوتی پشتی vê nav بڕێ. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بم گرکی ناو اختی چاندو نرا رنگی بمرن. ڤڵۆدیمیر زێلەنسکی سەرۆکی ئۆکرانیا ئێوارەی ڕۆژی دووشەمە ڕاگەیاند کە هێزەکان لە کیێڤ سەرەتای هێرشە بەردەوامەکانیانەوە لە هەفتەی ڕابردۆ زیاتر لە 6,000 کیلۆمەتر چوارگۆژەیان ڕزگار کردووە. هەروەها ڕەخنەشی لەو هێرشانە گرت کە بە وتەی خۆی هێرشی بەردەوامی رووسایە بۆ سەر دامەزراوەکانی وزە لە سەرانسەری باشوور و ڕۆژهەڵاتی ئۆکرانیا. گوتیشی لە ئەنجامی بڕینی کارەبا سەدان هەزار ئۆکرانی لە تاریکی داماونەتەوە. زێلەنسکی وتیشی بە ئامانجکردنی وێزگەکانی کارەبا و ژێرخانی مەدەنی دیکە نیشانەی بێهیواییە و دوابەدوای شکستەکانی لە مەیدانی شەڕدا. و دووشەمبێ وەزیرە دەرڤەی ئەمریکا ئانتۆنی بلینکن گوت هێشتا عێریشên دژ yên hêzên Ukrayna li ser hêzên Rûsî di rojên pêşîn de ya lê hêzên Ukranî pêşketinên baş bi dest xistina. Dema li Meksîko bû ji bo danûstandinan li ser mijarên aborî pisyar ji Blinken hat kirin ka nirxandina wî ji bo pêşhatên dawî li Ukrayna çine. Li çend rojên dawî hêzên Ukrayna dehan bajarok di destê hêzên Rûsî debûn rizgar kirine piştî ku Mosko dev ji asêgeha ka xwe ya bihêz berdayî li roja şemiyê li bakurê Rojhilata Ukrayna. ku tê hejmartin weka şikestineka herî mezina hêzên Rûsî bû. Blinken got wesa diyar e ku ev şer dê hinekê dirêj be çunku Rûsya gelek hêzên çekdar înane nav Ukrayna û Korane tawanin li dijî medeniyan û li dijî jirxana aborî encam didin. سەرۆکی دەستگای چاودێری ئەتۆمی نەتەوەیە گرتوەکان ڕۆژی دووشەمە ڕاگەیاند کە دەستی بە ڕاوێژکاری لەگەڵ ئۆکرانیا و رووسیا کردووە سەبارەت بە داوای ناوچەی پاراستنی ئاسایش و پاراستنی ئەتۆمی لە دەوروبەری وێزگەی کارەبای زاپۆریژیا و پێدەچێت هەردوو لایەن بیانەوێت ئەم کارە بکەن. رافایل گرۆسی بەڕێوەبەری گشتی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی هەفتەی ڕابردوو پێشنیازی خۆی خستە ڕوو دوای ئەوەی سەرکردایەتی تیمێکی پشکنەری کرد بۆ وێزگەی ئەتۆمی کە گەورەترین وێزگەی ئەوروپایە و 6 ڕیاکتۆری تێدایە بەڵام لەو کاتەدا چەند وردەکاریەکی کەمی خستە ڕوو. گرۆسی لە بنکەی سەرەکی ئاژانسەکە لە ڤیانە بە پەیامنێرانی گوت ئەوەی پێویستمانە ئەوەیە رووسیا و ئۆکرانیا
پابند بن لەسەر پرینسیپە سادەکانی کە هێرش نەکەنە سەر وێزگەکان. ئاژانسەکە هیچ لایەنێکیانی بۆ ئەو تۆپبارانەی کە بەم دوایانە دەکرێت تۆمەتبار نەکرد کە ئۆکرانیا و رووسیا یەکتری پێ تۆمەتبار دەکەن. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ئەمێ جارێکە دی ڕوو بکەن سلێمانی و پەیامێرە مەلوەر سنوور کەریم دەبێژە لە سلێمانی و ji بۆ خستنا ڕۆناهیە لەسەر شیانên zarokên xwedî pêtiviyên taybet çalakiyek hat li darxistin duwê ahenga pirî çalakî de çendîn zarokan ku bejdar bûn ji bo pîşandana cilûbergan pêşkêşkirina şiyanên xwe di warê mûzîkê de û çendîn çalakiyên dijî. ئەمانە منداڵانی بەهرەمەندن. هەناتە خۆ تێکە ئەمە خۆشای ئەمانە چەنە هەناسە ئەمڕۆ خۆش بوو؟ دڵت خۆشە؟ لەگەڵ ئەوەی خاوەن پێداویستی تایبەتن بەڵام خاوەنی بەهرەی جۆراوجۆرن. چالاکیەکی تایبەتیان بۆ ڕێکخراوە بۆ نمایشکردنی بەهرەکانیان. ساڵانە چەندین کار و چالاکیمان هەیە و ئیڤنتی جیاوازمان هەیە وەکو ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەت ڕۆژی جیهانی ئۆتیزم داون سیندرۆم چالاکی ئەمڕۆمان کە بەناوی خاوەن پێداویستی خاوەن بەهرەوە بووە چەندین حاڵەت بەشدار بۆتیایە وەکو نمایشی منداڵانی داون سیندرۆم چالاکی میوزیکیمان لەلایەن چەند مناڵێکی ئۆتیزم و خاوەن پێداویستی تایبەتەوە بووە بە تایبەت ئەو کەسانەمان بانگێش کردو بۆ چالاکیەکانمان کە خاوەن پێداویستین و خاوەن بەهرەن هەم وەکو هۆشیاریەک بۆ خێزانەکان هەم وەکو ئەوەی کە توانە و بەهرەکانیان پیشان بن. چالاکیەکە تایبەتە بەو منداڵانەی داون سیندرۆم و ئۆتیزمیان هەیە و سەرپەرشتیاران کاریان لەسەر دۆزینەوە و پێشخستنی بەهرەکانیان کردووە و دەیانەوێت وەک هەر منداڵێکی تری ئاسایی بێبەش نەبن لە جوانیەکانی ژیان. ئێمە لە 2004 لەم بوارە ئیشەکەین لە بواری مناڵی خاوەن پێداویستی لە 0 بۆ 6 ساڵ تەمەنی ئێرلی ئینتڤێنشن کە ئەمە تەمەنێکی زۆر حساس و هەستیارە بۆ مناڵانە. ئەگە مناڵەکان توانیمان لەو تەمەنەیە کۆنتترۆڵیان بکەین و ئەوانە ئەتوانین بە ئاسانی وەکو هاوتەمەنەکانی خۆیان بیان خێنە مەکتەب و بتوان بخوێنن. کە باسی ئۆتیزمەکرێت یەکسەر نوعێکی تری بیرەکەوێت وازن کە ئەمە شتێکی زۆر نامۆیە و مەسەڵەن هەرە بێ بڕۆ مایک بپسڕێنێەوە هەرە بێ لەسەر مێزەکە خۆی هەڵاتە خوار و شت بشکێنەمانە بەس بەعکسەوە ئەمانش خاوەن بەهرەن ئەمانش توانان هەیە وکو مناڵە ئاسایەکان بگرە باشتریش بتوان عەزب بکەن و یعنی بەرهەمیان هەبێ بەڕاستی. دایک و باوکی منداڵەکان چالاکیەکە بە پێویستیەک دەزانن وەک هۆکارێک بۆ ئارامکردنەوەی دەرونی ئەو منداڵانە و داوا دەکەن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان ئاوڕێکی جددی لە ژیانیان بدەنەوە و شوێنی چاودێریکردنی تایبەتیان بۆ دابین بکەن. مناڵەکەم خاوەن پێداویستی تایبەتە و داون سیندرۆمە داوا لە حکوومەتەکەم هاوکاریان بکەن یارمەتیان بن دەعمیان بکەن هەچی پێداویستێ بۆیان دابین بکەن. ڕاستە ئەم ئیڤێنتانە دڵی مناڵەکانمان خۆشەکە بەس ئەرکی سەرشانی ئێمە سوگ ناکە بەس بۆ دڵخۆشکردنی مناڵەکانمانەوە تەواو یعنی هەقا حکوومەت بەجددی ئاوڕیان لێباتەوە. ئەم چالاکیە لەسەر ئەرکی نەخۆشخانەی ئاسیای نێودەوڵەتی و چەند خۆبەخشێک ئەنجام دراوە. دەڵێن ساڵانە چەندین چالاکی لەم جۆرەیان پێشکەش دەکەن و دەیانەوێت کەمێک لە ئازاری ئەو منداڵانە و خێزانەکانیان کەم بکەنەوە. سنوور کەریم دەنگی ئەمریکا سلێمانی.
ماڵی محەممەد مەهدی الجەواهیری شاعری ناوداری عێراق کە تازە نۆژەن کراوە بە مۆزەخانە و کۆمەڵێک بەرهەمی نووسەران و کەلوپەل لە بەغدا نمایش دەکات. خانووی پێشووی شاعری ناودار محەممەد مەهدی جەواهیری بەم دواییانە گۆڕدرا بۆ مۆزەخانەیەک و هەروەها ناوەندێکی کللتوری و لە مانگی هەشتی ئەم ساڵەوە پێشوازی لە میوانان لە بەغدا دەکات. تجد في كل زاوية من هذا الدار ذكرى تنبئ عن حدث معين. لە هەر گۆشەیەکی ئەم خانووەدا یادگاری ڕووداوێکی تایبەت بەدیەکەیت. ئەم خانووی جەواهیری تێدا ژیابوو لە ساڵی 1970دا دروستکرا بوو. ئەم شاعرە تێیدا هەتا ساڵی 1970 ژیاواتە ئەو ساڵی جەواهیری وڵاتی بەجێهێشت بەهۆی هەڵوێستی نیشتیمان پەروەری زۆر ناسای بەرامبەر دەسەڵاتدارانی ئەو کاتا و دانەواندنی بۆ هیچ کەسێک. جەواهیری لە چەندان شوێندا تاراوگەژیا وەک لە دیمەشق و قاهیرە و دواتر لە پراگ ئەوەی جەواهیری بە بەهەشت پێناسەی کردبوو هەروەها هۆنراوەیەکی جوانی بەسەردا هەڵدا بوو. لە ڕێی پێشەنگەیەک بۆ هەندێک لە کەلوپەلەکانی خودی جەواهیری کتێبخانەیەک و چەندان وێنەی ژیانی و کارەکانی جەواهیری شاعری بە نەمری لە نێو دیوارەکانی ماڵەکەی داهێشتوتەوە واتە لەو ماڵی تێیدا ژیا بەر لەوەی لە حکومڕانی بەعسی لە عێراق هەڵبێت. من لە ساڵی 1970دا لەدایک بووم ئەو کاتەی دەرەنجام باپیرم عێراقی بەجێهێشت بەداخەوە پێڕانەگەیشتم باپیرم ببینم و لەگەڵی دابنیشم و گوێ لە شیعرەکانی بگرم بەڵام لە ڕێی خزمەکان و خێزانەکانمەوە گوێبیستی مرۆڤایەتی جەواهیری بووم ئەو لە شیعرەکانیدا بەڕوونی دەبینرا ڕنگدانەوەی خۆشەویستی باپیرم بۆ عێراق و گەلەکەی بەدی دەکرا. سەرۆکی میدیا و پەیوەندیە گشتیەکان لە شارەداری بەغدا عەبدولمونعیم ئەلعیساوی گوتی جەواهیری بەهۆی هەڵوێستە نیشتیمان پەروەریەکانیەوە بەرامبەر دەسەڵاتدارانی ئەو کاتە عێراقی بەجێهێشت. من يدرس الشعر الجواهري درس تاريخ العراق. ئەوەی شعرەکانی جەواهیری و مێژووی عێراقی خوێندبێتەوە هۆنراوەیەکی جەواهیری خوێندبێتەوە دەبینێت کە وێ ڕایدابڕانی جەواهیری لە عێراق کەچی ئەو لەگەڵ دژواریەکانی وڵاتەکەیدا دەژیاو بە عێراقەوە گرێدرا بوو. شارەداری بەغدا ئێستا خاوەنی خانوەکەی جەواهیری و هەروەها خانوە نۆژەند کراوەکەیەتی. السوشيال ميديا والتكنولوجيا الحديثة ما خلت الناس تقرأ. سوشال میدیا و هەروە تەکنۆلۆژیای نوێ وای لە خەڵک کردووە خوێنەر و شتەکانی بێبها کردووە. مێژوو هەروە شارەسەنەتی هەر وڵاتێک لە کەلتورەکەیدایە بە تایبەتی مێژووی عەرەب شاعری مەزن هەن وەک جەواهیری و شاعری عەرەب ئەحمەد شەوقی هاوکات هونەرمەندانی شانۆ هەن هونەرمەندان و میزوکژەنان وەروە نیگارکێشان هەن هەموو ئەوانە لە مەترسیدان لەبەر ئەوەی چیتر گویان پێنادرێت. شاعری ناودار جەواهیری لە ساڵی 1999 لە شاری نەجەف لەدایک بووە و بەر لەوەی ببێتە شاعیر و نووسەر و ڕۆژنامەوان خوێندنی ئیسلامی خوێندووە. جەواهیری لە ساڵی 1990دا لە دیمەشقی پایتەختی سووریا کۆچی دوایی کرد. بەڵێ دەخی لە ساش دەچینە دیمەنە ڕاستە و خۆکانی کە با بڵێن تەرمی شازادەی ئەلیزابێت دەگوازرێتەوە بۆ لەندەن و لەوێ ڕێزێکی بۆ با بڵین بە فەرمی ڕێزی لێدەگرن پێش ئەوەی ئەمە ڕاستیمانش هەمووی بەڕێوە ئەچێ پێش ئەوەی کە لە 19 مانگ بە خاک بسپێردرێت. باڵێ هەلبەتە ئەمزانن هێرۆک و شاها بریتانیان شاژنە بریتانی ڕۆلێکی گەلک مەزن هەبوو و گەلک پەسناوێتی دان پشتی وەغەراوێ ئەگەر چی گەلکی بە ئەمر مەزنژی ببوو لێ دیسانژی کاریگەریاوێ هەبوو لێ دیرۆکاوی گەلکی تێناسکردن و گەلکی هاتیان نویساندن و گەلک لایەن یانی نەبتنێ بریتانی بەلکی خەڵکی جیهانی ژی نەهال بمرناوی پەسناوێ دەدەن لێ دیسان وەکو تێگوتن و مەسەلا پاشە ڕۆژا وێ بنەماڵە شاهان لە بریتانیا کو نەبتنی شاهن بریتانیا چەند وڵاتین دینە بوو نمونە سکۆتلاند و کەنەدا و ئوسترالیا و چەند وڵاتی حتا نەک وڵاتین ئەفریکانەژی دیارە هەنە خەڵک هزرە هەندێک دیکەن و گەلودی پاشە ڕۆژەوان چ بە ئەگەر بێن و بڕیارێ بدن و وان نەوێت لەژێر وێ دەسەڵاتی بمینن. بەڵێ دەخی ئەمەش لە کاتێکدایە کە پاشا چارلسی کوڕی کە جێگەی دایکی گرتەوە پاش کۆچی دوایی دایکی چۆتە باکووری ئیرلەندای باکوور و لەوێ و توێژەکانەکات. بەڕێبەرین جیانیژی دیگە هەنج بوو و ئامادەی بەشارناوی بن. بێچەندێژی ئەمتین دماهەیە بەرنامە کورتکەنەکشن یا ئیرۆ هەتا سباهی دیگەینێک هەر شاد و بەختەوەر بن و بەدوعا. کاتێکی خۆش هەر شاد بن.